مەرگسات یان مرنا حکوومەتێ ناوێوێ راپۆرتەیە گوت دوو پەرلەمەنتارین کوردستانی لێسەر بەدووادا چوون و لێکۆلینین خۆ لەسەر داهاتە بەترۆلێ و بەهەردەدانە سامانین گشتیین هەرێما کوردستانی ئامادەکردنا وان هەردوو پەرلەمەنتاران دێ موزاکرەیەکە 32 لاپەڕیدا دەهان بەڵگە و زانیاری لەسەر بەهەردەدانە سامانین گشتی بەڵاوکردنا گوت تایبەتن بە چاوەیە فرۆتن و داهاتە بەترۆلێ و کیژێ بەترۆلێ مفەدار دبا بێگوتنا علی حەمەد ساڵح و سۆران عومەر بەری سێمهان ئەو راپۆرت ڕادەستی هەر یەک ژیەکیتی گۆڕان کۆمەڵ و یەکگرتووکردنا لێوا حزبان کار لێسەر نەکردنا و بێدەنگی هەڵبژارتنا کێ مستەمسەکێوێ سەدان مستەمسەکی زیاتر لەمە خەینە ڕوو بەڵام ئێمە پێمان وایە حزبێک بە دەرەجەی یەک ئەمەی کردووە حزبێکی تر هاوکاریەتی وە گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ ئێمە ناڵێن بۆری نەوتیانەیە کێڵگەیان بردووەچی بەڵام مەسئولن لەوەی کە پشتیوانی لەو خەڵکە بکەن کە ئەم غەدرانیان لێکراوە بەبێ ئەوەی بزانرێ بۆ خراو نەتیجێ قەرزێکی زۆر پارەکانیان خوراوە کاتی هەڵوێستە و کاتی کردارە دیسانەوە تەکی دەکەینەوە تەنیا بەوەی ئاڵوگۆڕی پارە لە بانکی کوردستان و بخەرە بانکی حکومەت کێشەی موچەی مامۆستا حەلەبێ کە نایکەن ئەیانوێ پارەکە ببەن و ئەیانوێ خەڵکی وڵاتە نەخوێنەوار بێ بۆ ئەوەی درک بە گەندەڵی و دزیەکانیان نەکا بەشێکی راپۆرتی هاتیە تەرخانکردن بۆ دەست نیشانکردنە بەهەدەردانە شیرینین گرێبەستە بەترۆلێ و زەڤیەن بەترۆلێ و داتا و هژمارین شاشیین وەزارەتە سامانین سروشتی و جۆرێن وان دەینێن گۆ هەرێما کوردستانی کردنا لە گۆری راپۆرتەی بانگا کوردستانی منفایەکە مەزنش لە هەفگوهارتنا پەرێن بەترۆلێ کردیا بەحسا وێژیت کە گۆژە ساڵە 2006 هەیە 2014 و 210 میلیارد دلار ژێ هەرێمێ و عێراقی هاتنە دەرخستن قەرزی موچەی فەرمانبەران ئەوە قەرزە لە گەردنیان واتە پارەیەک نییە هێنابێتیان و بڵێن قەرزمان بۆ کردوون ئەوە پارەی خەڵکە لەلایەنە جگەلەوە ئەوەی داناغاز ئەمە دۆڕاندنە لەگەڵ کاک عەلی سکاڵامان هەیە لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکان چۆن بوونەتە هۆکاری ئەوەی ئەم هەرێمی کوردستانە 2 میلیارد دلار بدۆڕێنێ و کەسیش محاسەبە نەکرێ ئەمە قەرز نییە ئەمە ئەبێ ئەوانی لەسەر محاکەمەکرێن ژبلی داهاتە بەترۆلە هەرێمی هەردوو پەرلەمەنتاران وەک ئەو ئاماژە پێ دکن هژمارێک بەڵگە لەسەر دامەزراندنە نایاسایی یا فەرمانبەران و نادادپەروەری لە دابەشکردنا پێشینەیەن شارەداری و خانەشینیان نایاسایی و مەدەنی سەربازیش ئالیە پارتیڤا تاپۆکردنە زەوی لەسەر کۆمپانیا کار یا سەر بێ پارتیا دموقراتە کوردستانی و خستنە ڕوو